خاڵی چوارم کە رەسوڵ الله صلی الله عليه وسلم باسی کردووە بریتە لەوەی کە پیاو نامێنێ ئافرەتانیش بە 50 دانیان نەگەڕێن بۆ یەکێ پیاوەتی کا بۆیان کە ئەمە بە دوو شێوە لێک دراوەتەوە ئەفەرمێ يقل الرجال ويكثر النساء حتى لا يكون ل50 امرأة القيم الواحد پیاو کەمە بێتەوە طبعا کاڵە پیاو کەمە بێتەوە بەسی پیاوی پیاوانەیە ئیگنا نێر زۆرە بێ نێر بە بلووری بڕۆ عێراق وا پێشی عالەمەیەتەوە لە سای بلووریەوە مەبەسی نێر نییە نێر زۆرە بێ ئەمەنە ئەم بە بلووری داناوە ئەوەنە پیا بووە هەر مەپرسە نا بەجە دۆل و بە بلووری و بەچی و بەچی نا پیاو کەمە بێتەوە ئەو پیاوەی کە باسمان کرد لەو تاری پێشوە باشە وەژن زۆرە بێ ئافرەت زۆرە بێ تاوای لێ بە 50 ژن پیاوێک نییە سەرپەرشتیان کە جاتخوا یەک ئافرەت سەرپەرشتیارێکی لەگەڵ نەبێت تۆغیانەکە ئەگەر 50 دانە سەرپەرشتیارێکی نەبێت چیەکە ئەمە صحیحترین معنایە بۆ فەرموودەکە چەنە هەندێک تەڵە نا بەهۆی فیتنە و ئاشوب بوانەوە پیاوەکان ئەمرن و ژن ئەمێنێتەوە تاوای لێ ژن قیەمی دەست ناکەوێت و عولەما فەرموون عقوبێ بۆیان پیاو کەمە بێتەوە هەر ژن ئەمێنێتەوە عقوبێ بۆیان بۆ بە پیاو ڕازی نەبوو نەڕازی بوو باوکی بێقەوام بێ بەسەریەوە نەڕازی بوو برای بێقەوام بێ بەسەریەوە نەڕازی بوو مێردی بێقەوام بێ بەسەریەوە الله جل جلاله عقوبەیدا بڕۆ پیاو نیە چێکی بێمنێت نیت لە پیاو ئەوە تا پیاو نیە چێکی ها خوانی لە ئەوروپا ئاژین هەیانێ اعترافەکە خۆیڵە لێرە هەز ناکەی ژنی لێتەوە کوردستان هەزەکەی ژنی هەیانە ئینسافیە خلاقیتیا قسەی جوانەکە دان بە حەقەتەکانانیە چکاڵە لەوێ تۆ ئەبێ هەموو شتێ وەکو پیاو بکەی کەچی هەر ژنیشی خۆ ناهی بە پیاو بەڵامەڵی تۆ کوردستان پیاو خزمەتێکا وەکو ژن لە ماڵەوە داتەنێ و ڕێز لێگرێ جا بۆیە بەڵێ بە 50 ئافرەت تەماشایان بکە پاسەگرن منشەئاگرن ئەڕۆن بەبێ مەحرەم بۆ شوێنەی خۆیانیانەوێ یەک پیاو نییە بڵێ بۆ کوێڕن قەوام بێ بەسەریانەوە بە 50 ئافرەت بە 100 ئافرەت بە 200 ئافرەت لە داخلیەکە کۆیانەکەنەوە شەوانیانە دەرەوە بارەزی خۆیان بۆ جادانیا سوڕێنەوە یەک پیاو نییە قەوام بێ بڵێەوە چێکەن لەوێ باشە ئەیبین خۆتان بە چاوی خۆتان هەمووی هاتوۆتە دی ئەمە فەرمودەی رەسوڵ الله صلی الله عليه وسلم و ئافرەتانیش حەزیان لە بێقەوامیە چونکە بۆیان ئەلوێشتکەن بە ئارەزی خۆیان